ئێمە پێشە بەیانیان دێن بۆیرە سعات 11:30 دێن بۆیرە 11:30 دەست پێەکەین تاکو سعات 8:09 شەو ئەوجا تەواوە بێ مریشکی فرێش ئێمە مریشکی فرێش بەکارێنی 125 کیلۆ ڕۆژانە مریشکی فرێش دەکەین 300 نەفەر سەفەریمانەیە لەگەڵ 850 بۆ 900 لەیرە خواردن دەخوا لەم هۆڵەیە. لە ڕەمەزانە ئێمە تۆزێ بۆمان قورس بوو لەوەڵە بەس سا احتیادی بۆ تۆ لامان ئیلاکە بین ڕاستی بە گوێرەی ئیشەکان بێ ئیلاکە بین پێتری شاڵە ئی شوێنێکی خێرخوازیە بە پشتیوانی خوای گەورە کێشەمانیە ئیلاکە بین لە خزمەتی ئەم خەڵکە بین خەنە سەر و سەر چاومان. بەزەوی لێ وەڵام مێنانەکەی گەورە بێ مێز کێشەی نییە وەرە گەرم ناڵم باسی گەوراگەم عەلەیکە سەلام. ئێمە لێرە ڕۆژانە سعات دەنانمان دەرەچێ بەڵام سعات یەک نانی مزگەوتەکە ئەکەین مزگەوتی خانەقا ڕۆژانی جمعان کەمترە بن جاری وایە 650 نانە بن بە بۆنێوەی خانەقا جادەکە چۆڵە و زۆربەی کەس دوکانی نییە بە بۆنێ مانگی ڕەمەزانی پیرۆزەوە تر ڕۆژانێکەش 750 نانە بن ڕۆژانی احتیاطی. بسم الله الرحمن الرحيم. بسم الله بركة الله. أما السفرية أنا بوشان شوينك جوازة لنا وهمو بوران هو بعدين عبعيني ماشي براکەم مریشکانەمان دابین کردو بۆ سەفەریەکان مریشکی فرێشە ئەمە 120 کیلۆیە مریشکی فرێش ئەمە ئێستا بۆ سەفەریانەی ئەم دەوروبەرێ ئەوە دوای ئەوە بۆ منجەڵەکانە بۆ ئەم گەراجە و ئەمانەیەم دەورەیە لەگەڵ ئەوەیشە ئیشاڵڵا ئافرەتەکانی منجەڵێنەوەی سایان دەینە ئیشاڵڵا وردە وردە ئەم خواردنێش لە 11:30 دەستمان پێ کردووە ئەتاکۆ ئێستا ئەمە تۆزیەکە داگیراوە ئیشاڵڵا پێشکەشێکەکەین بەو خەڵکە ناسە ناسە سێ پاکەت خورمای بەرێ بچوو
ئەو قابلەمانە هەیە بەرژمارە هەیەڵێ 9 نەفەرین هەیەڵێ 10 نەفەری هەیەڵێ 3 نەفەرینی تر ئەوەی بڵێ 9 نەفەرین ئەمە دامە دانێ دوو دانە زیایشی تیەکەین بۆی بەشیام کەیس ئەمە چەند نەفەر بوو؟ ئەمە 6 نەفەرە ئاواتی یەکەین ئەمە 2 ئەمە 3 براکەم ئەمە 4 ئەمە 5 ئەمە 6 نەفەر ئاوا بۆیان تیەکەین بخير بن سر وسر چاو خی گەورە عیبادەت و تاعاتی هەموو لایەکمان قبول کات یاخوا بەخێر بن ئێمەوەکو خزمەتکار لە چێشخانەی خێرخوازی خانەقەی مەولانە خالدی نەقشبەندی ئەمە پێنجەمین ڕەمەزانە سوپاس بە خی گەورە کە خزمەت ئەەکەین لێرە هەمووی ئێوارەخوانمان هەیە بۆ ڕۆژوانان و بۆ ڕێواران لە خزمەتیان نابین بەنسبەتی ئەوەی کە ئەم چێشخانەیە چەند نەفەر ئێواران حاضر ئەکات و خزمەتی هاوڵاتیانی پێکات ئێستا گەیشتوینتە 1200 نەفەر زیاتر 400 نەفەر بۆ 850 بۆ 900 نەفەر لێرە مستەفیدە ئێواران تقریبا 900 کەس لێرە نانەخوا بە مستەمەڕی لە 800 بۆ 900 کەس 400 کەسیش سەفەریمان هەیە ئێمە سوپاس بۆ خی گەورە ئێمە لە خزمەتیان هاین بە ئەوەی کە دێ لێرەش نانەخوا کرێکارە ڕێبوارە خەڵکی جاری وای تای خەڵکیشی تیا وەزعیشی باش هەر دێ بۆ تەبارەک بۆ تەبەڕوک نانەخوا لێرە خەڵکی واشی تیا هەر وەزعی باشە بۆ تەبەڕوک نانەخوا لێرە لەبەر ئەوە ئێمە لە خزمەتیان نابین بەبێ جیاوازی نوێژکەر بێ نوێژنەکەر بێت کەسێ بێ گرنگەوەی هاوڵاتیەکە و دێت لێرە خزمەتەکەین ئێمە کاکە وەستا کاروان لە شساق بێ بە قوربان ئەمڕۆ چەند کیلۆ برنجی لێناوە بە قوربان 100 کیلۆ دەشتان ساق بێت چەند کیلۆ مریشک لێناوە 120 کیلۆ دەشتان ساق بێت چەند کیلۆ نۆکتان لێناوە 95 کیلۆ ئەی چەند نانمان بۆ هاتووە ئەمڕۆ 750 دەستان خۆش بێ لەشتان ساق بێت دەستان خۆش بێت چەند سەفەریت هەبوو ئەمڕۆ 350 تا 400 ئەی لەشتان ساق بێ یاخوا دەستان خۆش بێت و لەشتان ساق بێت دەستان خۆش بێ و ماشەڵاتان لێ بێت و لەشتان ساق بێ یاخوا بە قوربان خواردنەکانمان ئێمە ڕۆژانە گۆڕانکاری بەسەرادێت هەفتەی 2 جار گۆشتمان هەیە بەلای کەمەوە ڕۆژانە هەموو ڕۆژە برنج و مریشکمان هەیە ئەو خواردنی لێرە پێشکەشی هاوڵاتیانەکەین هەمان ئەو خواردنی کە خۆمان لە ماڵی خۆمان نایخۆین بێ کوالەتەکەی بە هەمان شێوە بێ کوالەتیشی بەرز بێ بە پێم وایە جەنابیشتان تەسویر ئێرەتان کرد ڕواناکەم لە کوردستان هیچ مەتبەخێکە بێ ئەو خواردنەکە ئامادە بکرێت و ئەوەندە پاک و خاوێن بێ کە سپاس بۆ خی گەورە و سپاس بۆ ئەم ستافە بەڕێزە کە لێرە ئیشەکەن بەڕاستی ئێمە زۆر لیان ڕازین دەستخۆشیان لێکەین هاوکاریەکانیشمان هەمە چەشنەیە مەسەرەن خەڵکانێک دێن ئێمە پسوڵەمان هەیە لێرە ڕۆژانە خەفەریاتمان هەیە کارمەندێک لێرەیە هەست کەسی هاوکاری چێشخانەکەمان بکات ئەبێ پسوڵەی بۆ بکرێت و هینی وایە پسوڵەکەش ناوە بەس لای خۆمان نوسخەی لە لای خۆمان ئەمێنێتەوە بەنسبەت ئەوەی کە ئێمە ئێواران جگە لەم خزمەتە لە مزگەوتی خانەقەی مۆلەنەخانی نەقشبەندی ڕۆژوانان ئێواران دێن لێرە نوێژ ئەکەن ڕۆژ و ئەشکێنن ئێمە لە خزمەتیانین بە شیرینی و بە خورما پێش خزمەتی و خەڵکەی پێکەین و ئێمە خزمەتکاری ئەوانی سپاس بۆ خی گەورە لە ڕەمەزانی 5 ساڵ پێش ئێستاوای ئەنی ساڵی 2020 یەکەم ڕۆژی ڕەمەزان ئێرە خواردنی تیا ئامادە کراوە وەک ئاماژەم پێکرد هەفتەی 3 ڕۆژ بوو ئەلحەمدوللا ئەم ساڵی ڕابردوو کردمانە هەفتەی 4 ڕۆژ ڕۆژی یەکشەممە و سێشەممە و چوارشەمان و هەینی پشت بەخوای گەورە ئینشاءالله لەگەڵ حاجی برامە بە ئیزنی خی گەورەکەینە 6 ڕۆژ لە دوای مانگی ڕەمەزان هەفتەی 6 ڕۆژ خواردن پێشکەشەکەین بە تەدریجی ئەچینە مەرحەلەی 6 ڕۆژەوە خزمەتی هاوڵاتیانی پێکەین بەنسبەت هۆڵەکەی ئێمەوە سپاس بۆخوا چایخانەشمان هەیە ئێمە لێرە ئاین چایش پێشکەشی میوانە خۆشەویستەکانمانەکەین ئەمە پێوان بێ لە شوێنەکانی ترانی ئەم شتە ئەم خزمەتە نییە مەسەلەن لە مزگەوتی گەورە یاخود لە مزگەوتی مەحوی یاخود لە زۆر شوێنی ترکە خواردن پێشکەشەکەن و سپاس بۆخوا ئێمە دڵخۆشین دڵشادین بە هاتنی ئەو میوانە بەڕێزانە چکی ئێمە بەڕاستی کوڕی فەقیر و هەژارین ئێستا بووین بە خزمەتکار و خزمەتی خەڵکەکەین زۆر دڵخۆشین زۆر دڵشادین پێی بەڕاستی
بص بعد القاك بوب كما كركم بص قينا مصطفى كرة بص أنا كاكي جانا ما يواران كا لسر أبكي حاجي دلروان كا خورما كان دي كاك مصطفى حازرية كابو مانو إما جوانان دابش كم مسخل كاكيا خوا خير يا منو سيتر با باري خير خوازو مانا دي همو يكريتو يا مشكوية كينو ويانو دابش كم مسخل كاكانا ورا ماما جان ورا براكم ورا بس أقوم ورا ماما جان يك دانا كد دواي دري كروب ما ندري ورا حاجي والله كاكا وشي علي ورا بخيري ورا لە پێشترا لە کاتی دامەزراندنەوە لە زمانی مۆلانا خالیدی نەقشبەندی قەدەس الله سره چەند جاری تیش ناوبەناو هەر خواردن پێشکەش کراوە بۆ فەقیەکان ئێرە فەقیتیا بووە ئێمەش ئەم سونەتەمان زیندوو کردوێتەوە بەڕاستی پێمان خۆش بۆ بەردەوام بین و ئینشاءالله خوای گەورە بەرەکەتی تێکات و سپاسی خوای گەوراکەین مكان منطقي Thank you.